لەگەڵ کۆمەڵێک لە بەنبێژانی ڕۆژهەڵاتم ئەمەوێت لیان پرسم هونەری بەنبێژی ئێستا چۆنا و چۆنە کاتوونەتە سلێمانی و بن بۆ گەشتیارانی سلێمانی ئەڵێن سڵاوت لەبێت مامۆستا خالیت تۆ ماوەی چەندێکە لە سلێمانی و چۆنەکە ئەم هونەرە هەڵبژاردووە هونەری بەنبێژین. سڵاو ڕێزمەی بۆ کەناڵە جوانەکەتان ئێمە خەڵکی شاری سەقزین ماوەی 15 ساڵە دین بۆێرە هاتووشەوەکەین مانگە لێرەین 25 لێرەین 15 لە ڕۆژەڵاتین خەڵکی شاری سەقزم 30 ساڵێکە کاری هونەریەکەین هەم لە ڕۆژەڵات و بە جیات و ئەوانەوە لێرەش و بە موسیقی سنەتیەوە دەرب و باڵەبان لە خمەتی خەڵکی شاری سلێمانی و گەشتیارەکان کە لە ژنوب بەودیان عەرەبەکان لە کەلی گۆژە لە خمەتیان ناین. گەشتیارەکان کە لە جنوب یان زیاتر داوای گۆرانی کوردی لە ئێواکانیان عەرەبی وڵات زیاتر ئەڵم موسیقاکە شروعەکەین کوردی بەیانڵن ناوەکانیان دێن بۆ پیان خۆشە ئێتر جەوەکان پێ خۆش دەدە هەڵاپەن و ڕسەماکەن هەراوە. مامۆستا بزانم هونەری بەنبێژی لە ڕۆژهەڵات چۆنە ئەم هونەرە چۆن پەری پێدرا و تا ئێستا ماوەتەوە ماوەیە ئێمە گوزاری گۆرانای فولکلۆر ئەخوێنین ئەڵێنەوە جمهوری زۆرە تەرەفداری زۆرە گۆرانی فولکلۆری کوردی لێرەی سلێمانەی کەیتە شارە حیاتەکەی ئێتر شارێکی هونەردۆسە زیاتر هونەری ڕۆژهەڵاتیان زۆر پێخۆشە من گۆرانی فولکلۆرەکان ئەخوێنین لە خمەتی خەڵکین. جگە لە سلێمانیە چنە شارەکانی تری باشووریش وڵا زیاتر لە سلێمانین وڵێتم بەزستان و ئەگەر زۆر دۆساز بێ مشن شای 20 ڕۆژ 5 ڕۆژ سەدانی هەولێرەکەین ڕانی ئەوە ئەگەڕێنیتر کابرا دێ گعدەی هەیە دێمەشمانەتم بۆ ڕانێ بۆ خەڵاتێ ئەمەش ئەڕین ئەڵەوەڵا نە ئاغڵبی لە شاخی گۆژم زمتانی شاکڕێوەکەم لێرم لە هەولێر چۆنە هەوادارەکانتان چۆنە زۆرە چنە لای قەڵا ئەرە وڵا زۆر ئەرە لێش ئاوادەمان بێحە زۆرە ئەرە وڵا ڕێز و سڵەوان بۆ خەڵا ئەشین بۆ ئیسکانەشین ئەرە وڵا وڵە زیاتر من بە ژێوی سلێمانی بۆ مرتاحم. مامۆستا هاوڕێیانی کە لەگەڵتان ئێستامە چەندێکە بەیەکەوەن هەر بەردەوام ئێوە لەگەڵێکا گۆرانیاڵن ئەمانە برادری ڕێز فڵام بەیانێ برادری کۆن من هەر 20 ساڵەوە پێش هەر بەیەکۆ لە ئێرانە ئیشی ئەم ئیشەمانە بوو کاری موسیقیمانەکە هونەریمانەکە ئەچینە بە حەفلەوشەوە ئێتر وا بووتر لەوەیەکە واتەکە کەمێ خراپە وڵاتە ڕۆمان لە باشوور کردووە لە شاری سلێمانی لە خمەتی و خەڵکەین. تۆ بەچی ئامێرێک لەگەڵیان بەشداری لەم گروپەیە لێرە زیاترە بە ئیشی باڵەبانەکەم وڵ لە ڕۆژەڵات لێ سایزی ڕۆژەمانی بە سایزی ڕۆژە ڕارا خۆشم گۆرانیایەکەوە غەمگی مەجلیسی ئاشخانە ئەڵێمەوە. زۆر باشە زۆر زۆر سپاس مامۆستا خالید. ڕێز و حورمەت بەجانب. سڵاو لێ بە مامۆستا گیان ئەمە بێمە لای تۆ کە گۆرانی ئەڵێیت بۆیان بەم لاقیتەی دەستەوە ئەمەوێت لێت بپرسم تۆ چەندێکە خەریکی ئەم کاریت وە ئەو گەشتیارانەی کە لێرەن داوای گۆرانی عەرەبیت لێ یەکەن هیچ کات. سەرەتا سڵاو ڕێز و حورمەت بۆ کاناڵە جوانەکەتان بەخێراتنتان لێکەم. بەڵێ من هەروەکو مامۆستا خالید فەرمووی حدودی 15 ساڵ دینە ئێرە لە ڕۆژهەڵاتێکەوە مۆستا خالید فەرمووی نیاز ناکەم تکە دووبارەکەمەوە بە سایزێ ڕووبەوە چین لێرەشا کاو گەشتیارانی دێنە ئێرە دارخەستمانەوەی گۆرانی یان بۆ ئەڵێنی و نێویان دێنی و پێیان خۆشە بەسەریانە بڵێین وەکو بەنڤێژ ئەوە لە خزمەتی ئەو خەڵکی شارحەتێکی سلێمانیان زۆر زۆر ڕێز و حرمەتمەیە بۆ هەموو خەڵکی سلێمانی و بۆ هەموو گەشتیاران کە عەزیەتیان بێمە کێشا و هەروەها بەخێرات لە جاوی شتەکەم. زۆر زۆر سپاس دەکەم زیاتر ڕاتان ناگرم ئەمێ گۆرانێکی تایبەتمان بۆ بڵێن ئەمڕۆ نازام لەگەڵێک ڕێککەون گۆرانێکمان بۆ بڵێن بەسەر چاوەکان ئەگەر بەسەر سبەیە بێ خۆش چاوەکان لە خزمەتانە حتمەنە بەسەر چاو بەسەر مەریوانی هەرە وەی بۆ برینانم دەرمانە دەدەنجی ئەگە لە جوانە ئاوێزانی باڵات بم کورتەی خەڵدانەدانە لە سلێمانی بۆ دەڵێم لەو شارە خونچیلانە خەڵکی یەکجار بە ڕێزە هەرچی پیرە و جوانە کانەڵی ئەیس پێیا بۆ من سۆمای چاوانە بە خێراتنتان دەکەم قەدەمتە سەر چاوانەیە. جوانی با کانالی از بینای کم
بەرگرانی خدایە بە دووریان کەیلا بەڵای نەگەهانی ڕێژی تایبەتیم هەیە بۆ کارمەندەکانی